لە شاری قودس و لە نزیک مزگەوتی ئەقسا گەڕەکێکەیە ناوی هەکاریە. ئەم گەڕەکە بە ناوی ئەو کوردانەی شاری هەکاریەوە ناونراوە کە لەگەڵ سوپاکەی سەلاحەدینی ئەیوبی بەشداری شەڕی خاچپەرستەکانیان کردووە و دواتریش لە قودس نیشتەجێبوون و گەڕەکێک بە ناویانەوە ناونراوە. هەر خان و کۆڵانێکی شاری قودس چیرۆکێکی تایبەت بەخۆی هەیە. شەقامی هەکاری کە دەکەوێتە نزیک مزگەوتی ئەقسا یەکێکە لەو شەقامانەی مێژووی ناونانی بۆ سەردەمی فەتحی شارەکە لەلایەن سوپای سەلاحەدینی ئەیوبیەوە دەگەڕێتەوە. یەکێک لەو کوردانەی لە سوپاکەی سەلاحەدینی ئەیوبیدا دژ بە خاچپەرستەکان جەنگاوە لێرە نیشتەجێ بوون. هەروەها مەزاری عیسا بن مەحەممەد هەکاری لە شەقامە کێکێک بووە لە فەرماندەکانی سوپاکەی سەلاحەدین و لە جەنگی خاچپەرستەکان لە شەڕی عەکا شەهید بوو و مێژونووسە بەناوبانگەکانی وەکو ئیبن ئەسیر لە کتێبی ئەلکامیل فی التەریخ، ئیبن کەسیر لە کتێبی ئەلبیدایە وەالنیهایە و تاجدین سوبەکی لە کتێبی طەبەقات الشافعیەدا باسییان لە عیسا بن مەحەممەد هەکاری کردووە و وەک یەکێک لە دیارترین فەرماندە و ڕاوێژکاری سەلاحەدین کە پەیوەندی بە شێرکۆی مامی سەلاحەدینەوە کردووە و لەگەڵیدا چۆتە میسر و پاشان بۆتە ڕاوێژکاری سەلاحەدین و لە ساڵی 1970دا لەگەڵ سەلاحەدین بەشداری فەتحی قودسی کردووە. 2 ساڵ دواتریش لە شەڕی عەکا شەهید بوو و تەرمەکەی هێنراوەتەوە بۆ شاری قودس. عیسا بن مەحەممەد هەکاری تا ئێستا لە یادگەی فەڵەستینیەکاندا ماوە و لەو بارەشەوە هاوڵاتێکی فەڵەستینی بە ناوی ئەبوو ئەشرەف ئەلدەعاس کە تەمەنی 78 ساڵە لە لێدوانێکیدا چیرۆکەکەی دەگێڕێتەوە. سيدنا الشيخ صلاح الدين الأيوبي مع أثناء فتح مدينة القدس. شێخ عیسا ئەلهەکاری لە سەردەمی فەتحی قودس یەکێک بووە لەو ڕابەرە ئیسلامیانەی لەگەڵ سوپای موسڵمانان لەگەڵ سەلاحەدین هاتوونەتە ئێرە. لە پاڵەوەی زانایەکی ئاینی گەورە بووە، یەکێکیش بووە لە فەرماندەکانی سوپاکەی سەلاحەدین. دوای شەهیدبوونی لە شاری عەکا تەرمەکەی هێنراوەتەوە بۆ شاری قودس و لە گەڕەکی هەکاری لای ئەو هاوڕێیانی پێشتر شەهید بوون نێژراوە و گۆڕەکەی تا ئێستا لێرە ماوە. سيدنا الشيخ صلاح الدين سيدنا القائد البطل صلاح الدين الأيوبي. لەلایەکی دیکەشەوە یەکێک لەو زانە بەناوبانگانەی شارەزایەکی زۆری لە فیقەدا بووە کە دوای فەتحی شاری قودس لەم گەڕەکە نیشتەجێ بووە. دەرباز بەدرەدین کوردی هەکاریە کە لە سەدەی 13دا لە مەدرسەی جاویلیە وانەی وتووەتەوە. ئەم زانایە بەڕەچەڵە خەڵکی شاری هەکاری باکووری کوردستانە و لە شاری قودس کۆچی دوایی کردووە. تەرمەکەشی لە باخچەی مەدرسەی جاویلیە نێژراوە. کوردەکان لە سەردەمی سوڵتان سەلاحەدینی ئەیوبیەوە لە فەڵەستین جێگیر بوون. دوایەوەی بە پێی سەرچاوە مێژوویەکان هەزارانیان وەڵامی بانگەوازی جیادیە و سوڵتانە کوردەیان بۆ ڕزگارکردنی قودس لە ژێر دەسەڵاتی خاچپەرستاندایەوە. دواتر لە قودس و خەلیل و عەکا و نابلوس و غەزە نیشتەجێ بوون و لەو کاتەوە تا ئێستا چەندین گەڕەک و شەقام و کۆڵان و فرۆشگایان بەناوەوە هەیە.